بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش. باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بریتیە لە ئایا ئاخۆ ئێمە چۆن بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی دروست بەکاربهێنین. خۆتان ئاگادارن کە تەکنۆلۆژیا بەرەو پێش ڕۆیشتووە و ئەنتەرنێت بە حەقیقەت دنیای داگیر کردووە. مرۆڤ دەتوانێت ئەنتەرنێت بە هەردوو ڕووەکەی بەکاربێنێ، هەم بەڕووی باشە و هەم بەڕووی خراپە. بەڕووی باشە لە هەموو بوارێک دەتوانی بەکاری بینی. هەر ئینسانێک هەر کارێکی هەبێ، هەر شتێکی لەبەردەست بێ، بۆ زانیاری لەبارەی هەر شتێک دەتوانێت لە ئەنتەرنێت ینی سوود وەربگرێ. دەتەوێت لە ڕووی ئاینیەوە، لە ڕووی ڕاضیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی هونەریەوە، لە ڕووی مێژوویەوە، لە هەر ڕوویەک ئەتۆ بتەوێ کە سوود لە ئەنتەرنێت ببینی، سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببینی، تۆ سوودی لێ دەبینی. بە پێچەوانشەوە هەموو ئەو بابەتانە دەتوانی بە شێوازێکی خراپ سوودی لێ ببینی. بە تایبەتی ئەگەر سیرکەیت ئێستا لە ناو کۆمەلگای ئێمەدا باز لە کوردستان، باز لە هەرێمی کوردستان بکەین، زۆر لە مێژ نییە. مێژووی ئەنتەرنێت و مێژووی تەکنۆلۆژیا و مێژووی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەمەنێکی دوورودرێژی نییە. دەتوانم بڵێم تا ئێستاش خەڵکێکی هەیە نازانێ بەکاریشی بێنێ، بەڵام خەڵکێکی زۆر بەداخەوە بە خراپ بەکاری دێنێ و خەڵکێکیش بە باش بەکاری دێنێ. ئەگەر لە خودی خێزانەوە سیرکەین دەبینین ئێستا وەکو جاران نییە. جاران خەڵک بە قەناعەت بوو، جاران خەڵک یعنی بەڕاستی بە شتێکی کەم ڕازی بوو، بەڵام دەبینین ئێستا زۆرێک لە خەڵک کچەکەی بەتەنها لە ژوورێکە، کوڕەکەی بەتەنها لە ژوورێکە و دایک و باوکەکە بەتەنها لە ژوورێکن، لە ماڵێکن. بەڕاستی ئەگەر قسە بێتە سەر خزمەتکردنی منداڵەکان، باوکەکە دەڵێ جاخۆ من هەموو شتێکم بۆ کردووە و غورفەیەکم بۆ کردووە و ئەنتەرنێتم بۆ داناوە و ئایپاتێکم بۆ کڕیوە و یان مۆبایلێکی زیرەکم بۆ کڕیوە و نازانم ئەو بابەتانە. بەڵام نازانێ بە دیوێک لە دیوەکان ئەمە دروستکردنی منداڵ نییە، ئەمە بنیاتنانی منداڵ نییە، ئەمە ڕوخاندنی منداڵە. چونکە بەداخەوە بەڕاستی ئەگەر ئاگامان لە منداڵەکانمان نەبێ، ئەگەر منداڵەکانمان خۆمان پەروەردەیان نەکەین، دوجار تۆڕە کۆمەڵایەتیەکان پەروەردەیان دەکەن. و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش وا دیارە کە بەداخەوە هەر لە تیکتۆک و لە ئینستاگرام و هەروەها لە تویتەر و لە واتسئاپ و لە تەلێگرام و لە یوتیوب و لە نازانم فەیسبوک و یعنی بەڕاستی کۆمەڵێک بە تایبەتی تیکتۆک، یعنی کە بەداخەوە ینی وای لێ هاتووە بۆتە سەرچاوەیەک بۆ بەدڕەوشتی، بۆتە سەرچاوەیەک بۆ تێکدانی خێزان، بۆتە سەرچاوەیەک بۆ تێکدانی منداڵەکان. جا بەڕاستی ئێمە بەر لەوەی کە لۆمەی تەکنۆلۆژیا بکەین، بەر لەوەی لۆمەی هیچ شتێ بکەین، دەبێت لۆمەی خۆمان بکەین کە ئێمە وەکو دایک و باوک تا چەندە هەوڵمان داوە، تا چەندە توانیومانە، تا چەندە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە خۆمان منداڵەکانمان یاخود منداڵەکانمان پەروەردە بکەین. دەبینین دایک بۆ ئیسراحەتی خۆی، دایک بۆ ئەوەی کە ئیسراحەت بێ، مۆبایلێک داتە دەست منداڵە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵانەکەی و ئەو منداڵەش بە ئارەزووی خۆی دەچێتە ناو ئەو سناپ و تیکتۆک و ینی یوتیوب و بابەتانە. یعنی هەندێک شت زۆری ماوە هێشتا ئەو منداڵە ئەسڵەن بیبینێ، بیزانێ. یعنی لە ڕووی ینی چۆن دەڵێ جانیبی نێوان ژن و مێردە، لە ڕووی قسەیە، لە ڕووی حرەکە و هەڵسوکەوتە. ینی بڕواتان هەبێت دوور نیە منداڵ لەو تیکتۆک و لەو یوتیوب و لەو ئەبابەتانە فێری دزیب بێ، فێری قسەی ناشرین ببێ، فێری هەڵسوکەوتی خراپ ببێ. جا بۆیە بەڕاستی ئایا ئێمە هەروەکو کە باس و بابەتەکەیمان ئەوەیە چۆن ئێمە بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی دروست بەکاربێنین تاوەکو بە فعلی وای سوود لێ ببینین لەو بابەتەی کە ئێمە وەکو مرۆڤ پێویستیمان پێ هەیە سوودی لێ ببینین. بۆ نمونە یعنی مامۆستایەکی سەر مینبەر دەتوانێت سوود لە ئەنتەرنێت ببینێ بۆ ئەوەی کە لە جیاتی ئەوەی کە بچێ بگەڕێتەوە بە کتێبخانەکەی و ینی ماندووبوونێک بکات، تا بابەتێک حازر دەکات بۆ خوتبەکەی، تا بابەتێک بدۆزێتەوە، تا شتێک متابعە بکە، بە کلیکێک یەکسەر چی بوێ لە گۆگڵ بۆی دێتە بەردەست
و دەتوانێت زۆر بە ئاسانی نەک ڕەئیەک لەسەر بابەتێک بەڵکو ئارا و بەڵکو کۆمەڵێک ڕەئی وەربگرێ. سیاسێک بە هەمان شێوە، وەرزشوانێک بە هەمان شێوە، قوتابیەک بۆ نمونە لە زانکۆیە بۆ نمونە پێویستی بە بابەتێکە بەداخەوە ئەگەرچی بەڕاستی ئێمە وەکو کورد وەکو سەرچاوە زۆر بێ سەرچاوین سەرچاوی زانستیمان زۆر کەمە، بەڵام دوجار ئەم ئەنتەرنێتە زۆر شتی ئاسان کردووە و ئێمە دەتوانین بەڕاستی لە ڕێگەیەوە یعنی سەرچاوە بەدەست بێنین و هەروەها سوودی لێ ببینین. لەسەروی هەموو ئەوانەوە لە ڕووی بازرگانیەوە بەڕاستی ئەمڕۆ یعنی کاریگەریی زۆری هەیە، ڕێگاکانی کورد کردوتەوە و زۆر شتی ینی بەڕاستی ئاسان کردووە. تۆ شتێکت دەوێت لەو سەری دنیا دەتوانی لە ڕێی ئەنتەرنێتەوە دەتوانی داواکاری بکەی و بۆت بێنن وەجا ئەگە ئەو بابەتە هەر شتێک بێ بۆت دێتن. بۆیە بەڕاستی ئایا ئێمە چۆن بە چ شێوەیەک لە هەرێمی کوردستان بتوانین کە سوود لە تۆڕە کۆمەڵایەتەکان ببینین؟ ئایا ئێمە بەفعلی سوودمان لێبینیوە؟ ناکرێ بڵێن سوودی لێ نەبیندراوە، بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەگوزارێ، ئەوەی کە ئێستا دەیبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەدەرە لە هەموو بەهایەک، بەدەرە لە هەموو ینی جوانیەک، بەدەرە لە هەموو یعنی بەداخەوە ینی زۆر ینی شتیوا دەکرێ ئینسان خۆزگە دەخوازێ هەر نەبایە و ئەنتەرنێت و ئەو تۆڕە کۆمەڵایەتی و ئەو پێشکەوتنەی کە هەیە ئەو شێوازە بەو شێوازە ینی جاری وهەیە ئینسان دەڵێ خۆزگە هەر نەبایە. ئەوە جگە لەوەی کە بەداخەوە ینی زۆر خەڵک قۆڵبڕە، زۆر خەڵک ینی لە ڕێگەیەوە خۆی لە خەڵک دەکا بە دکتۆر، خۆی لە خەڵک دەکا بە مەلای ئاینی، خۆی لە خەڵک دەکا بە توێژەری کۆمەڵایەتی، خۆی لە خەڵک دەکا بە پسپۆڕ و شارەزا لە بوارێک لە بوارەکان. یعنی بەداخەوە ئەوی کە گوێبیستی دەبین خەڵچێک بە ناوی دکتۆر ئەوەندە خەڵکەی هەڵخەڵەتاندووە، خەڵچێک بە ناوی شێخ ئەوەندە خەڵکەی هەڵخەڵەتاندووە، خەڵچێک بە ناوی کچ ئەوەندە کوڕی هەڵخەڵەتاندووە، خەڵچێک بە ناوی کوڕ ئەوەندە کچەی هەڵخەڵەتاندووە. یعنی بەڕاستی ئەمانە وای لێ هاتووە یعنی چۆن ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێک بێ لە بواری بازرگانی حەقیقی دروست، بەداخەوە بۆتە بەشێکی تر لە بواری بازرگانیەکی ناتەندروست کە خەڵچێک داماوە ینی بەڕاستی کە دەست دەکاتە مۆبایلەکەی و لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سناپە، لە تیکتۆکە، لە ماسنجەرە، لەو بابەتانە ئیدی تێدەکەوێ و دەکەوێتە ناو تۆڕێک و بەڕاستی خۆی لەبیر دەچێ و بەهاو ئەخلاق لەبیر دەکا. کاتێک بەخۆی دەزانێ کەوتۆتە دەست تۆڕێک و ئەو تۆڕەش داوای پارێکی زۆری لێ دەکەن و پێی دەڵێن دەبێ ئەوەندە پارەمان بدەیت ئەگەر ناوێنەکەت بڵاو دەکەینەوە، ئەگەر ناوا دەکەین و ئەگەر ناوا دەکەین. ئەمە بەڕاستی بەداخەوە ینی حیفە ئێمە ئەوەندە سادە بین، ئەوەندە یعنی چۆن دەڵێ بەداخەوە دەڵێم ینی بەداخەوە خەڵکێکی ئەوەندە نەزان بین ئەوە بە ئاسانی تێبکەوین، ئەوە بە ئاسانی بکەوینە ناو تۆڕێکەوە بە ئارەزووی خۆیان یاریمان پێ بکەن، بە ئارەزوو خۆیان بتوانن کە پارە لە بەرچی خەڵک دەربێنن و خەڵک ناچار بکەن. و بەداخەوە ئەگەر بچینە مەحاکمیش، ئەگەر بچینە ناو دەستگا دادوەریەکان ناتوانم ڕێژە بدەم، بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر بە سەبەبی جاچە خیانەی زەوجی بێ بەواستەی ئەو تۆڕە کۆمەڵایەتی و بەواستەی مۆبایل و بەواستەی ئەنتەرنێت و بەواستەی ئەو بابەتە یان ئەوتە چ پیاوەکە چ ژنەکە بەداخەوە کە تووشی حاڵەتێک لەو بابەتانە دەبن و نەتیجەکەشیان بە تەلاق کۆتایی پێدێ. و هەروەها بەداخەوە دەبینین هەندێک زەواج لەسەر ئەساسی تۆڕە کۆمەڵایەتەکان دروست دەبێت کە دەبینین دوجار ئەم زەواجەش بە فەشەل کۆتایی پێدێ. کچکوە بە حەقیقەت یعنی زەواج لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان شێوازێکە لەوەی کە تۆ ئەو کچە ناناسی و عایلەی ئەو کچە ناناسی و ئەو کوڕە ناناسی و عایلەی ئەو کوڕە ناناسی و تەنها لە ڕووکەشە تەنها لە هەندێک قسە و لە هەندێک هەڵسوکەوتی کە دوجار کۆتاییەکەی بە تەلاق و بە ماڵوێرانی دەبینین. ئەوە تەواو تۆڕە کۆمەڵایەتەکان جگەل لەوەی کە لە ڕووی سیاسیشەوە کۆمەڵێک سایت و پەیج و ئەکاونت و ئەو بابەتانەکە دێن شت ئەنی چۆن دەڵێ فرە دەدەنە ساحەکە ئیدی ئیتیهامی ئەو دەکەن، بوهتان بۆ ئەو دەکەن، یعنی شت بە ناوی خەڵک دروست دەکەن، کابرا ئاگای لە هیچ نییە، دەبینی ماشێتێک بە ناوی بڵاو دەبێتەوە فڵان کەس ئاوای وتووە، کەچیت کە تەلەفۆنێکی بۆ دەکەی دەڵێ کاکە تۆ چۆن شتیوا باز دەکەی، چۆن شتیوا دوور ئاڵای دەڵێ ئەسڵ ئاگاشم لێ نییە. جا بەڕاستی ئەمانە بەداخەوە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و
تەکنۆلۆژیا بە شێوازێکی گشتی و ئەنتەرنێت بە شێوازێکی گشتی دەتوانین ئێمە بە زۆر بجوانی و زۆر بە ڕێکوپێکی سوودی لێ ببینین بەڵام بەداخەوە دەبینین ئێمە بە شێوازیشتی دەبینین بەکاردێترێ. من لێرە هەوڵ دەدەم کە زیاتر نەڕۆم زیاتر قسە نەکەم و ئێوەی بەڕێز و خۆشەویست بەو ژمارە تەلەفۆنانەی کە دێنە سەر شاشەکە ئێوە قسە بکەن ئێوە پەیوەندی بکەن و ئێوە بابزانم ئاخۆ چ دەڵێن سەبارەت بە مەسلەی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەروەها ئەنتەرنێت بە شێوەیەکی گشتی ئایا بە فعلی ئێمە توانیومانە لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی جوان بەکاربێنین و سوودی لێ ببینین و بە فعلیش تشتی جوانی تایە. یعنی بەڕاستی ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازێکی تەندروست بەکاربێ هیچ گومان لەوەدانیەکە سوودێکی ئێجگار زۆری هەیە. وەکو هەروتم بە تایبەتی ئێستاکە لە ڕووی بازرگانیەوە بە تایبەتی ئەنی چۆن لە عەرزی کاڵاکان دەکرێت ئەو کاڵانەی کە بەڕاستی لەوانەیە تۆ نەتوانی بە حقیقت یعنی بۆ نمونە بچی لە شوێنێک بیگەی لەوانێت تا دەگەی ئەو شوێنە یاخود تا دەچی و دێەوە لەوانەیە هەم کاتت پێویست بێ ئەم پارەی زیاترت پێویست بێ بەڵام دەبینین یعنی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە هەندێک شت عەرز دەکرێت و بە ئاسایی دەگاتە دەست بەڵام بەداخەوە هەندێک شتیش کە لەو بابەتانەی کە عەرز دەکرێت و نیشان دەدرێت و بۆ ئەوەی کە عەلە ئەساس ئەوە وەکو کڕین و فرۆشتن و وەکو ئەو بابەتانە بەڵام دەبینین دوجار شتی خراپ دەردەچێت. کاک سەمەد لە تەچیە کاک سەمەد سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک سەمەد سڵاوی خوا دەبێم کاتت باش باشی بە قوربان سڵاوت لێبێ سپاس بۆ تۆ کاک سەمەدجان ئەحواڵتان چۆنە باشن ساو سەلامەتن سپاس بۆ تۆ تەوری بەرنامەکەت کافی ئەڵێن تەکنەلۆژیا هەموو شتێک ڕووی هەیە ڕوویەکی جوانی هەیە و ڕوویەکی ناشێنی جوان. ئێمە ئەگەر وەکو کەسێکی ئیماندار وەکو کەسێکی بەدین وەکو کەسێکی خاوەن تەربیەت ئەتوانی بەدیوە جوانەکەی بەکاری بەگشتی کۆمەڵە کەسێکیش وانی کە بڕین من حرفن لە ڕێلایەن داوە دیوە خراپەکەی بەکاربێنن هاتوە سەیریکە گەنجانی ئێمە ئەچێ بۆ ئەوروپا ئەمریکا ئەمانە وڵاتی خاوەن تەکنۆلۆژیان خاوەنی حەزارە و پێشکەوتنێت بەڵام سەیریکە گەنجەکانی ئێمە ئەچێت ئەوێ کەمە ینی کەسانێکی زۆر کەم کە ئەنجەی دەست دەرناچن بەدوای علمە و بەدوای سەنعاتەوە بەناوی معریفەتەوەیە هەر هەمویان فێری چی بوونە پێت بوون بە قورئانی بێش. ئەنجە ئەمە تو سەیریکە ئەو زمانەی کە لەدەمی ئینسانایە حەسکەی قورئانی پێشوێنی حەسکی گۆرانی پێ ئەڵێ گەنجەکانی ئێمەش بە کوردەکەی لەگەڵ تەحریفان لەگەڵ نادانان لەگەڵ شتی خراپان ئیتر بەڕاستی بەجوە خراپەکە بەس نازەم دەنگت خراپ دەگاتە لام لەو پێشەوە ئەگوت لە فاریادی دروستبوونی دروستکردنی سلێمانی ئەڵێن دەنگت دووبارەی کێوە کاک سەمەد لە فاریادی دروستبوونی سلێمانیە کاک سەمەد ئێستا گوێم لێتە لە بەرنامەیەکە لە فاریادی دروستبوونی سلێمانی نەکراوە هەنەرم پێویستانەیە کاڵێن هیچ بۆ سلێمانی نەکراوە چۆن ئەوە نییە شارەکەی حاجاج ئەحمەدی شێخ و شارەکەی شێخی نەمر و حەوتەکانی نەقیب ئەوە نییە بەیان خانەی لە سوورەسیتیا دروستکراوە ئەوە نییە بەیان نێرگە لە خانە و هەزاران ئالوودە بووی تلیاک و هەزاران هاوڕەگە سواز و پروپاگەر لەسەری بۆ هاوڕەگە سوازیتیا دروست بووە چۆن هیچ بۆ نەکراوە ئەمانە لە سایە حکومەتی هەرێما دروست نەبووە ئەمانە بە پێشکەش نەکراوە بە گەنجانی سلێمانی ئەتر داوای لێبوردنەکەم و سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک سەمەدجان والله بەداخەوە بە حقیقەت یعنی نازانم ینی شتێکی باس کرد ئەوە ئەمە پێویستی بە چەندین بەرنامە هەیە کە باز بکرێ کە بۆچی برەو دەدرێت بە کاری خراپ و بۆچی ڕێگری دەکرێت لە کاری چاکە بۆچی یعنی لە وڵاتان ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و سەتەلایت بەڕاستی مەحدودە یعنی ئەوە نییە خەڵک بە ئارەزوی خۆی بتوانانی هەموو شتێک بکاو هەموو شتێک بکاتەوە بەڵام بۆ دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە عێراق و لە هەندێک لە وڵاتانە ئیدی ئەنتەرنێت فری بێ و بە هەموو کەیفی خۆت چی دەکەیتەوە بیکەوە و چی سیر دەکەی و سەیریکە بەڕاستی ئەمەش دەکرێت بڵێن بەرنامە ڕێژیە دەکرێت بۆ ئەوەی کە گەنجان لە خشتە ببرێن و ئەگەر چینی گەنجش لە خشتە برا بەڕاستی چاوەڕوان دەکەیت
تۆ داهاتووی ئەم گەل و ئەوم نیشتیمانە بەرەو خێر بڕوە. بەڵێ بەڵێ دەبینین مەسلەی ئەنتەرنێت بەداخەوە ئەنتەرنێت زۆر گرنگە ئەگەر بێ و وەکو خۆی بەکاری بێنی بە شێوازێکی تەندروست بەکاری بێنی، بەڵام بەڕاستی کارەساتە ئەگەر ئەم ئەنتەرنێتە ببێتە شتێک بۆ دەستبڕینی خەڵک و بۆ قۆڵبڕینی خەڵک و بۆ لەکەدارکردنی خەڵک و بۆ ناشرینکردنی خەڵک و لە ڕێەوە ینی بەڕاستی ئەو ئەنتەرنێتە ئەگەر کەسی بەکارهێنەر ئاگای لێ نەبێ، ئەگەر ئاگای لێ نەبێت لەوانەیە لە زۆر ڕووە و فێڵی لێ دەکرێت، لەوانەیە بە زۆر درۆ باوەڕ بکات، لەوانەیە بە زۆر خەڵک هەڵبخەڵەتێ. چکە خەڵکێک بەڕاستی کە ئامادە بێت لە بازار دەست بخاتە گیرفانت و پارەکەت ببە، زۆر ئاساییە لە پشتی لاپتۆپێکەوە، لە پشتی ئایپاتێکەوە، لە پشتی مۆبایلێکی زیرەکەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەم جارە بەرکرد ببڕێ. ینی بەڕاستی بۆ خوشکان بۆ دایکان بۆ خانمان بە حەقەت ئاگاتان لە خۆ بێ. بەڕاستی ینی کارەساتە تۆ بە هەموو شێوەیەک وێنەی خۆت دەگری و بڵاوی دەکەیەوە و ستریکی دەکەی و نازانم هەندێک شتی زۆر سەیر باز دەکرێت. ینی بە حەقەت ینی تۆ دەبێ بزانی 2000 ئایا ئەو وێنێت و بۆ چێ دەڕوات، چی بەسەردێ، چێ دەیبینێ، چێ ئیستفادەی خراپی لێ دەکا. یعنی تەنانەت من نازم لە ڕۆژانە بیستم دەڵێ ئەگەر هاتو تۆ بە ماسنجەر بە ڤیدیۆ قسە بکەی، هەر ئەوەندە مەقتەعێک لەوەی تۆیان وەرگرت دەتوانن بەیانی بە شێوازێک دەمزیکەن لەگەڵ شتی و لە گەشتی ناشرین بەکاری بهێنن. یعنی ئەمە بەڕاستی دەبێ ئەمە مسلمان ئاگامان لە خۆ بێ. ئەمە ینی کارەساتە بۆ دەبێت لە وڵاتانە کە ڕەچاوی دینیش ناکەن، بەڵام بۆ ئەوەی کە لە وڵاتەکەیاندا هەوڵ دەرێن کێشە و مەشاکل کەم بکەنەوە ئەنتەرنێتیان سنووردار کردووە. لێرەش ئەتۆ دەتوانی تا حدێک ینی بە شێوازێک لە شێوازەکان ئەو ئەنتەرنێتانی خێزانین کە دەتوانی بە شێوازێک لە شێوازەکان کۆنتترۆلی مۆبایلەکەی دەستی منداڵەکەت ئایپاتەکەی لاپتۆپەکەی بکەی و هەروەها ئاگاد لێ بێ کە ڕۆژانە چی دەکاتەوە و چی دەکا. چکە بە حەقەت ینی ئەم بابەتە ئەگەر خۆت ئاگاد لێ نەبێ چاوەڕێ ئەوە مەبە ینی خەڵکێکی تر بێ نەسیحەت و ئامۆژگاری منداڵەکەت بکە و منداڵەکەت بە دوور بگرێت لە کاری خراپە. چکە بە حەقەت ئەنتەرنێت ینی زۆر دەرگای هەیە، زۆر شێوازی هەیە، بە زۆر شێواز ینی بەڕاستی وا دەکا کە خەڵک لە خشتە بە بەداخەوە. چکە ینی خەڵکێکیش زۆر بە سادە دەچێتە ناو بابەتەکە. بابەتێکی تر هەیە ینی کە دەبینی تۆ کچێکت هەیە لە ماڵەوە، دوانت هەیە، ئەلموهیم هەر چەندێکت هەبێ، خۆشەویستی خۆتی بۆ دەرنابڕی ینی زۆر ئاسایی، ینی تۆ بە کچەکەت لە بە قوربانت بم، گیانەکەم، ئازیزەکەم، خۆشەویستەکەی بابەی، ینی سبەینەوە بێ ئەو کچە بەڕاستی ئەگەر کەسێک لە ئەنتەرنێتە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە نامەیەکی بۆ نرد وتی گیان بە قوربانت بم، دنیا لای چۆن دەڵێ ئەوە نەبێ، ئاواژوو نەبێت، نەڵێت ئەوە چییە، ئەم شتە خۆشە، ئەوە بۆ تا ئێستا من گوێم لێ نەبووە. ینی گورگێک بێتن دوو قسەی خۆشی بۆ بکە و هەڵی خەڵەتێنێ. بۆیە بەڕاستی تۆی دایک، تۆی باوک، تۆی برا، ینی لەگەڵ خوشکەکەتان بەڕاستی چۆن دەڵێ نازی بدەنێ و خۆشەویستی بدەنێ و بەڕاستی ینی بیدوێنن و ڕێزی لێ بگرن. چکە بە حەقەت ئەگەر بێت و تۆ ڕێز لە کچەکەت بگری و نازی بدە کچەکەت، بەڕاستی ئەو کچە هیچ کاتێک ئامادە نیە لابدا لە ڕێگادا. بەڵام بەداخەوە دەبینین ینی زۆرێک لە دایکان و لە باوکان کە ئەوەی لە بیریان نەبێ ئەوەیە کە دوو قسەی خۆش لەگەڵ منداڵەکانی بکەن، بە تایبەتی کچەکان، چکە لە حەقەتدا ئەگەر ئەمە ئاگامان لە منداڵەکانمان نەبێ منداڵەکانمان بەلاڕێدا دڕۆن. بۆیە دەبێ ئاگاد لێبێ ڕۆژانە منداڵەکەت چی دەکات، لەگەڵ چی قسە دەکات لە ئەنتەرنێت، چی سەیر دەکات، شەوانەت کەی دەخەوێ و چی سەیر دەکات، لە قوتابخانە چی هاوڕێیتی، لە دەرەوە چی هاوڕێیتی، شەوانە ئایا دەسە دەرێیان ناسە دەرێ، ئەگە دەسە دەرێ لەگەڵ چێ دەسە دەرێت، چۆن دەسە دەرێ، دەچێت لەکوێدا دەنیشێ، چی دەکات، چی ناکات. ئەمانە بەڕاستی دەبێت زۆر ئاگامان لێبێ لەبەر ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان 2000 منداڵەکانمان بۆ پەروەردە دەکەن، 2000 پەروەردەی تۆڕە کۆمەڵایەتەکان کارەساتی لێ دەکەوێتەوە. ئەوەی کە دەیبینین ئێستا بەداخەوە ینی خەڵکانێک بە زمانی کوردی و بە زۆر ڕاشکاوانە بە ئاشکرایانە دەبینی بە ئەو پەڕی بێ ئەدەبی و بێڕێزیەوە قسە دەکەن و قسە فڕێ دەدەن و خەڵکێکیش بەڕاستی سەیری دەکا
ئەوە وتمان کاکە کەسێک ئەگەر گەورە بێ و ئەمە کەتە بەر چاوی و لای بردوو کاریگەری نەبوو بەسەریەوە بەڵام دوجار منداڵێکی گەنج یاخود هەرزەکارێک یاخود منداڵێکی بەڕاستی 5-6 ساڵان ئەو منداڵە گوێی لەو قسانە دەبێ ئەو قسانە بۆ ئەو بەڕاستی کاریگەری زۆر خراپ بەجێ دێڵێ بۆیە دەبێ ئاگامان لەو بابەتە بێ و وەکو ئاماژەم پێ کرد مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕووی بازرگانیشەوە هەم باش ینی سوودی لێ دەبین و هەمیش بە خراپ کابرا دەبێنێ لە لێرە دانیشتووە شەریکەیەکی هەیە کۆمپانیایەکی هەیە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی واتسئاپەوە لە ڕێی تەلیگرامەوە لە ڕێی ڤایبەرەوە دەبینین بازرگانی خۆی دەکا بە شێوازێکی تەندروست و ڕێکوپێک و ڕێگاکانی بۆ نزیک کردوتەوە لەوانەیە نرخەکانی بۆ هەرزان کردووە و کاتی بۆ دەگەڕێتەوە بۆیە ئەمانە وەکووتم لە ڕووی بازرگانیەوە دەبینین لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی بەڕاستی زانستیشەوە لە حەقەتدا زانست کە ئێستاکە ئەگە هەر کەسێک بیەوێ دەبینین یعنی ئەو بابەتە زۆر ئاسان بووە تۆ دەتەوێت بە نمونە فێری علمێک بی ینی بە زمانی کوردی ڕاستەوتم بەداخەوە سەرچاوە زۆر کەمە بەڵام بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی بە زمانەکانیتە بە تایبەتی عەرەبی و ئینگلیزی کە زۆر خۆی بە تەواوی گۆگڵ 6 زمان گۆگڵی کۆنتترۆل کردووە لە کۆی 9 زمان لە ناو گۆگڵ 6 زمان کە لە ناویشان ینی بەڕاستی عەرەبی و ئینگلیزی بەشێکن لە زۆرینەی سێرج و گەڕانەکان و بە دوای زانست و زانیاری بە تۆ هەر بابەتێکدا گۆگڵ ینی بە حەقەت جێگای خۆی دیارە و لە ڕووی قوتابخانە و لە ڕووی زانستەوە هەر قوتابیەک بەڕاستی ئەگەر بیەوێ بە حەقەت ینی پێویست ناکە نەمامۆستا بگرێ و پێویست ناکە نەپارە سەرفکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو ئەو بابەتانێک کە ئەو پێویستی پێ هەیە ئەمە لە حەقەتدا ئێمە لە هەرێمی کوردستان وە گرفتی زۆر هەیە لەسەر ئەو بابەتە و دەبینین کێشە و گرفت و مەشاکل دروست دەبێ دەبینین یعنی گەنجێک چۆن بە شێوازێک قۆڵی خەڵک دەبڕێ و کچان هەڵدەخەڵەتێنێ و دوجار بە دووسێ قسەی خۆش بەملا بەولا وێنەی پێ دەنێرێ و هەروەها دوجار تووشی کارەسات دەبن و ئەوەی کە دەیبینین ڕۆژانە بڕۆنە مەحاکم و دادگاکان بڕۆنە خانی نەوجەوانان بڕۆنە ئەو شوێنانەی کە داڵدەی ئافرەت دەدەن یاخود ئەو بەندی خانانەی کە چۆن دەڵێ شوێنی ئەو کەسانەی ئێستا لێیە کە چۆن دەڵێ هێشتان تەمەنیان نەگەیشتوتەوە ئاستەی کە هەندێک شت هەیە بیزانن ئەسڵەن بەڵام بەداخەوە دەبینین کە تووشی کارەسات بوونەوە و تووشی زۆر کێشە و گرفت بوونەوە و دوجار ئەمانە یعنی لە حەقەتدا ئەگەر بێ و چارەسەر نەکرێ ئیدی کۆمەلگا وەکو دەردێک وەکو عیلەتێک وەکو پەتایەک وەکو هەر شتێکی تر پەرت و بڵاو دەبێ و کۆمەلگا دەگرێتەوە بۆیە من بە حەقیقەت یعنی ئەوەی کە زیاتر مەبەستم بوو ئێوە زیاتر قسە بکەن ئێوە پەیوەندەکانتان بەس پێم سەیرە بۆچی گرفتێک هەبێ دەبێ لە هێلی تەلیفۆن و لە هێلی پەیوەندەکان کە پەیوەندەکان ناگەن بەلای من بەداخەوە بۆیە من زیاتر ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئێمە بە هەوڵ دەین تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەک بەکاربێنین کە سوودی هەبێ بۆ دنیامان بۆ دینمان بۆ کۆمەڵایەتیمان چکە لە حەقەت یعنی هەر علمێک هەر زانستێک ئەگەر ئەتۆ بە خراپە بەکاری بێنی دوجار کۆمەلگاکەت پێوە ناشرین دەبێ خێزانەکەت پێی ناشرین دەبێ و دواکەوتوی دەکەوێتە ناو کۆمەلگاکەمان بۆیە دەبینین یعنی ئەگەر ببینین لە وڵاتاندا پێشبڕچەیە لەسەر پێشکەوتن لە بواری سناعەتە لە بواری تیجارەتە لە بواری بازرگانیە لە بواری هەموو ئەو بابەتانە دەبینین پێشبڕچەیە بەڵام بەداخەوە ینی ئێمە ئایا چەندە سوودمان لە ئەنتەرنێت و چەندە سوودمان لە تەکنۆلۆژیا و چەندە سوودمان لەو پێشکەوتنانە بینیە چکە لە حەقەتدا ئەمە بابەتێکە ئێمە دەبێ چاک بزانین ئەمە ئەگەر چۆن دەڵێت لە ئێستاوەش هەوڵ نەدرێ بەر بەو بابەتانە بژیرێ و بە شێوازێک لە شێوازەکان سانسۆرێک نەخرێتە سەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە ینی چۆن دەڵێ ئەو شتە خراپانە دێتە ناو خەڵک جا وەکو ئەلکترۆنیات و وەکو خودی ئەنتەرنێت یاخود بەڕاستی ڕێگری لەو کەسانە نەکرێت کە چۆن دەڵێ بوونەتە ڤایرۆسێک لە نێو کۆمەلگادا چ چاوەڕێ لە ملەتێک دەکەی ئەگەر خوانەکە ئەم ڕەهاییە هەبێ لە نازانم یان چ ناوێکی لێ بینیم ئەم ڕەهاییە هەبێ لە ئیشکردن لەسەر بێڕەسکردن
بە مرۆڤ و هەروەها ئیش بکرێت لەسەر ئەوەی کە چۆن مرۆڤەکان فێری ئەوە بن کە قۆڵی خەڵک ببڕن بۆ ئەم ئەنتەرنێتە بەکارنێنین بۆ تیجارەت بۆ فێربوونی زانست و زانیاری بۆ هەرچی شتی باشە چکە دووسەرە ئەو خەڵەمەی کە لە دەستی منە ئێستا کە من دەتوانم شتی خراپی پێ بنووسم و دەتوانم شتی باشی پێ بنووسم ئەو سیارەی کە لە ژێرتە دەتوانین تۆ بە چاکە بەکاری بینی و بە خراپە بەکاری بینی هەموو شتێک کە لەبەر دەستماندایە ئێمە دەتوانین بەڕاستی بە چاک و بە خراپ بەکاری بێنین بەڵام بۆچی و تاکەی لەبەرچی ئایا بۆ ناکەین چێ ڕێگرە لێمان 2000 ئاگاتان لێبێ خۆمان ئەگەر ینی حکوومەتیش وەکو پێویست هەوڵ نەدا ڕێگری بکە لەو بابەتانە بەڵێ کاک بەختیار لە سلێمانی سلام علیکم برام وعلیکم السلام ورحمة الله وبركات باش قوربان جان سپاس کاک بەختیار جان دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بەڕێز کاک بەختیار سپاس دەکەم بەڵای من بەرنامەکەم زۆر پێجوانە دەستان خۆش بێت سپاس بۆ بەڕێزت ناخۆش بێت سەلام هیوادارم هاوڵاتیان زیاتر هەوڵ بن چاودێری مناڵەکانیان مناڵت هەیە کاک بەختیار مناڵت هەیە بەڵێ الحەمدولله خواتەمان درێژ ژیانکە ئایا تۆ پێت باشە منداڵێک لەو تەمەنە بچووکە مۆبایلی بەردەوام بەدەستەوە بێ هەرچی بێوێ سەیری کە هەرچی بێوێ تەمەشای کە ینی بێ ئەوەی کە باوکو دایکانی بزانێت چ باسە ئاگای لێ بێ نەخێر قوربان جان من هیچ کاتێوم پێ باش نییە کە هەموو کاتێ مۆبایل بێژە دەست مناڵ بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا لەم کاتە کێشەیەکی زۆریان دروست کردەوە بە تایبەت بۆ مناڵ لەبەرەوە لە چاودێرێکی زیاتریان لەسەر بێ و ئاگاداریان لەلایەن دایک و باوکەوە چ دەڵێ تۆ ئامۆژگاری چییە نەسیحەتت چییە پێ باشە مەسەڵەن حکوومەت چی بکە هاوڵاتیان چی بکەن ئێمەی دایک و باوک چی بکەین وەڵام من هیوادارین لایەنی پەیوەندیدار زیاتر سانسۆر خاتە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان لەبەرەوەی هەنێ بابەت هەیە بۆی زۆر نەکەوێتە بەردەست هەموو کەسێک ڕاست دەکەی خۆشمان بەڕاستی ینی دەبێ ئاگامان لە خۆمان بێ ینی حقیقەتەن ینی ئاگامان لە منداڵەکانمان بێ ئەگەر وانە بێ بەداخەوە بەڕاستی بە هیلاک دەچین بەڵێ زۆر ڕاستە قسەکە زۆر تەواوە دەستەکانت خۆش کاک بەختیار زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ بەڵێ مريم خان بەڵێ فەرموسڵاوی خوات لێبێ بەڵێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته من برنامجك السبتيروان والله قلت تلفزيونك كسكي سباس دا كان بيد ظلم باش بەڵێ مريم خان بەڵێ بەرنامەکە دەڵێن ئێمە چۆن بتوانین ئەو ئەنتەرنێت و ئەو مۆبایل و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە لە بەردەستمانە چۆن بەکاری بێنین بەڵێ بەڵێ مريم خان ئەگەر دایک و باوکەکە خۆی تۆزێکی تیا بێ خۆی باش بێ مناڵەکانیشی بە باشی پەروەرداکە دایک و باوکیش هەیە خۆی هینی خولیای ئەو ئەنتەرنێت و موبایل و هینەیە شەودانیشی وەختێکە زانێت بانگ بەیانیە دات ئیترێک نە ئاگای لە منداڵە و نە ئاگای لە ماڵە و نە ئاگای لە پیاوە و پیاو لەلایەکەوە خەریک موبایلەکەیەتی ژنەکە لەلایەکەوە باڵ بەداخەوە یعنی ئەمە مريم خان ئەگەر بەڕاستی حاڵوا بڕوا بەرەو کوێ دەڕۆین ئەگەر وابێ وەڵاهی بەرەو خراپتر تۆ نەسیحەتت چییە ئامۆژگاری چییە تۆ وەکو دایکێک منداڵت ئامۆژگاریم ئەوەیە دایک و باوکەکە ئەوە زار بە خۆیانە بچنەوە دوایش مناڵەکانیان ئاگای لە مناڵەکانیان بێ زیاتر بە هەموو نەوعێک وایە تۆ بەڵێ پەروەردەیەکی باشیان بکەن ئەیان نێرن بۆ مەکتەبا بکەن مانگی جارێ سەر لە مامۆستاکە بدەن لە مدیرەکە بدەن بزانن مناڵەکەی چۆنە مناڵەکەی چیەکە لە خۆی لە ماڵەوە چاوەڕێ ئاگای لێ بێ پرسیاری لێ بکات بزانێت چ هاوڕێتی چێ ئەکات هاوڕێتی چێ ناکات لەبێ خۆی بەخۆیان بچێتەوە باوکو دایکەکە لە پێشا خۆیان پەروەردەکەن بەخوا ڕاست
دەستەکان خۆش خۆی باوکو دایک مناڵەکەی خۆی ئەمجا ئەتوانێت مناڵەکەی پەروەردەکە بەسکە ئەو خۆی پەروەردە نەبوو مناڵ چی لێ بکە مناڵی شەد لەو خراپتر دەرەچێت زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەریەم خان دەستەکان ئێستا ئەگەر مەجاری تابێت دوو پرسیاری کەشەکەم فەرموو بۆ ئەم خۆپیشاندانی مامۆستایانە من لەگەڵ یان نیم من مناڵم مامۆستایە لە بنە سڵاوە هەمویان دەوامەکەن لەگەڵ یان نیم یەک ڕۆژێک نەچنە دەوام حیاتی ئیجازەیەک وەرناگرن مەگەلە تا کەوتبێتن نەخۆش بووبێتن ئەوانە دەبێ دەوام بکەن نابێ ئەی خۆیان مناڵی خۆیان ئەیتر مناڵی ئەوانە پێبگا دەبێت چی بکەن خۆیان ئەوان دەستەکان ئەو معاشە وەرەگرن حرامە پێیان ئیستا مانگنەوە وەرگرن حرامە بۆ ئەوان بەڵێ دەستەکان خۆش من هیچ لایەنێکیش نیم پشت هیچ لایەنێکیش ناگرم بەس کوردم و کوردایەتی ئەەکەم ئێمەی کورد ئەبێ یەکگرتوو بین ئەبێ مناڵەکانمان خۆمان پەروەردە بکەین لە پێشە ئەگەر لە دایک و باوکێکی پەروەردەوە بین ئەبێ شەو و ڕۆژ سپاسی خوا بکەین کە ئێمە لە دایک و باوکێکی بسڵمان هاتوونێتە دنیاوە بە دوعا بکەین بە بسڵمانی بژین بە بسڵمانی بمرین بە مسڵمانی زندوو ببینەوە ئینشاءالله دەتوانین مناڵەکانمان پەروەردە بکەین دەتوانین ئاگامان لە مناڵەکانمان بێت مناڵەکانمان بچێت دوو قسەی خێر بۆی شێتر بکات نەک مناڵی خەڵکیش لە دەست دەرکات و سوپاستانەکەم دەستەکان خۆش زۆر سپاس خوشی عزیزم دەستەکان خۆش لە بادینان و لە بشتیریان کاکمۆیەت سڵاوی خوارد لێبێ سڵاو بۆ تۆ سڵاو بۆ بادینان سڵاو بۆ گوندی بشیریان بەڵێ کاک مۆیەت سپاس دەست خۆش برای بەڕێزم سپاس بۆ تۆ سپاس جانەکەم لەو بەرنامەی هیوادارم و بەرنامانە بۆ هەمومان بەردەوام بن بۆ هەموو ئینشاءالله ئینشاءالله کاک مۆیەت گیان جەنابت دەڵێت چی سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتەکان بەو فەیسبوک و تیکتۆک و ئەو یوتیوب و بابەتانە ڕاستی ئێستا خۆشێوازێکی باشە و بەرنامە ئەو تەکنۆلۆژی ئێستا هەیە لەمارێت بەکاردێنی بۆ قوتابیان بۆ خۆت بۆ ناحیەی دینی بۆ ناحیەی هەموو شتێک بەکاردێنی بەڵام ئێستا سەردەمی بەڕاستی وەلی هاتیە هەر ئەوەی هەستایە قەیدێکی دانایە یاخۆت تیکتۆکێکی دانایە بۆ خۆی هەر قسەی عەلەق و بەلاق و دوور لە جەنابتان بەڵاو دەکاتەوە قسەی ناشرین یانیش بۆ غێرشت بەکاردێنی بەڕاستی حەقوایە هەمومان وەکو دایک و باوەڵ پێویستە زۆر ئاگەمە لە منداڵەکان بین ڕاست دەستەکانت خۆش کاک مۆیەت گیان زۆر سوپاس بۆ بەڕێزت دەستت خۆش بێ سەرکەوتوبی برا بەڕێزەکەم سوپاس سڵاو بۆ جەنابەت و بۆ بەشیریان لە حەقەتدا ینی ئەگەر ئەو خوشکە بەڕێزە ئاماژەی پێکردو کاک مۆیەتی شۆوان ئێمە ئەگەر خۆمان پەروەردە نەکەین ئەگەر ئێمە خۆمان بە شێوازی تەندروست ئەنتەرنێت بەکار نهێنین بەڕاستی ناشتوانین کەوا بکەین ڕۆڵەکانمان بە جوانی بەکاری بهێنین لەبەرەوەی بەڕاستی ئەگەر ئێمە بە باش سوود لە ئەنتەرنێت ببینین دەتوانین وا بکەین کە منداڵەکانیشمان بە باش سوودی لێ ببینین ئەگەر ئێمە سەیریشتی باش بکەین منداڵەکانیشمان بە هەمان شێوە ئاراستە دەکەین کە سەیریشتی باش بکەن وە لێیان خافڵ نابین وە وایان لێ دەکەین کە بە فعلی ئەنتەرنێت یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرەو پێشیان ببا لە ڕووی زانستەوە لە ڕووی زانیاریەوە لە ڕووی بەعریفەوە لە ڕووی علم و هەموو ئەو بابەتانە بەڕاستی بەڵام بەداخەوە ئەگەر ئێمە خۆمان نەزانین بەکاری بێنین ئەو ساچی ئەوەی کە ئێستا دەبینین و ئەوەی کە ئێستا دەگوزارێ ئەوەی کە لە واقعدا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە نەتیجەی یعنی ئەگەر ببینین بە بەشێک لەو بابەتانە نەتیجەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە ئاماژەشم پێ کرد ڕۆژێک یەکێک خۆی لە خەڵک دەکا بە دکتۆر یەکێک خۆی لە خەڵک دەکا بە نازانم توێژەری کۆمەڵایەتی بانکخواز مەلا نازانم چێ ینی ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمان بۆ دکتۆری چاک بۆ مامۆستای چاک و مەلای چاک و بانکخوازی چاک و توێژەری کۆمەڵایەتی باش بەڵام بەداخەوە خەڵکێک دێن بەو ناوانە ئەو لەژێر پەردەی ئەو ناوانە خەڵک هەڵدەخەڵەتێنن بەڵێ شێمان لەگەڵ با بفەرمێ ئەسرین لە قەڵات زێ ئەسرین خان سڵاوی خوات لێبێ زۆر سپاس خوشی عزیزم فەرمووە بە سڵاو لە جەنابەت و لە قەڵات زێ بەڵێ زۆر سپاس بەڕێزی وڵی بەڕێزم ئەگەر ڕاستی دەرێ ئێستا دایک و باوکەکان پێویستیان بە کەسێکە چاودێریان بکە وڵی جاخۆ ئێمە دەبێت خوا چاودێرمان بێ لە هەموو شتێک
بەڕاستی یعنی کارە ساتەوە سوسیال میدیایە من ئێستا جاران باش بوو پیاوەکانەوەندا گیرۆدەنێ ببوونیانی هیچ نەبێ کەساتخوان پاراستی بۆ ئێستا من پیا دەناسم زیان ناکەوە لە ئافرەت زیان ناکەوە لە ئافرەت ئەوەندە سمیت دەکات ئەوەندە ڕسمی سێر و سەمەرە دەگرێ بە سناب ئەوەندە لەگەڵ خێزانی ڤیدیۆ دەکا و شتی سێر و سەمەرە دەکا یعنی بەڕاستی کارە ساتە قسەی ئەو ژنە قسەکانی زۆر جوان بوو ئەگەر دایک و باوکەکان خوان تەربیەت بکەن بەخوان دابچنەوە پێنا منداڵ کێشەی نابێت ڕاستە حتما بەڕاستی من دیچوومە یعنی دەچێنی یانی کابرا دوو قسە لەگەڵ ناکە هەر سەری لە ناو مۆبایلەکەوە منداڵی داما و دەجار بانگی بابی دەکا جوابی ناداتەوە جێلێ نییە ئاگای نییە لە دنیای خەیاڵیدا دەژێ خەڵکی ئێستا ئەو جار دایک بە هەمان شێوە وەڵای دیچوومە دایکە منداڵی داوە کە سەرەوەی بانگی کردووە سەری لێر مۆبایلەکە واردا ئەسرین خان ئەگەر کاروا بڕوا و خوانەکە وەکو ئەوەی کە لەسەر حکوومەتە کە چۆن دەڵێ سانسۆر بخاتە سەر هەندێک لەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەگەر حکوومەت نەیکاو ئەگەر ئێمە وەکو دایک و باوکان بەکاری خۆمان هەڵنەستین کەواتە ئەمە چاوەڕێی چ پاش ڕۆژێک بکەین لە نەوەکانمان وەڵا هیچ چاوەڕێی پاش ڕۆژێک ناکرێت یعنی بەڕاستی بەرەو کارە سات دەڕوا بەرەو هەڵبێر دەڕوا بە تەمەنەکان خراپترن باوەڕ دەکەیت بەڕای من ئێستا گەنجەکان باشترن لە بەرەوەیکی گەنجەکان یعنی دەزانێت چۆن ڕەفتار دەکەن بەڵام پیرەکان بەڕای من هەندێک شتی سەیری سەمەرەوە هەڵە دەکەن ئەنجای باشتێکی کەسان پێ بڵێن هەتا ئێستا لەم دیێنێک بەرنامە باس کرابێ ئێستا گروپ چات هەن گروپ چات چی؟ گروپ چات دروست دەکرێن لە فەیسبوک لە تێلێگرام لە فەیسبوک لە ڤایبەر ئەو گروپ چاتە بە ناوی جۆراوجۆرەوە دروست دەکرێن بەڵام لە ڕاستیدا هیچیان بۆ خزمەتکردنی کۆمەڵگان نین بەڵکو کچ و کوڕەکان دیچوومە سێ شەو ساعت سێ شەو دوو شەو کچ و کوڕی بێگانە بە یەکەوە قسە دەکەن سۆحبەتی سێر سەمەرە دەکەن قسەی نابەدیە دەکەن ئەو گروپانە بە ناوی جۆراوجۆرەوە دانراون یعنی وەکو بڵێ بۆ خزمەتکردنی کۆمەڵگا بێن بەڵام کاتێک بچێنایانە ژۆبی سەری شتی زۆر سەیر ببینی هەوە کەرا ژنە منداڵی خەوتووە بۆشی تا سێ شەو بە خەبەرە لەو گروپانە قسە لەگەڵ کچی خەڵک دەکات بەداخەوە دەستەکانت خۆش بی خوشی عزیزم زۆر سوپاست دەکەم دەست خۆش سوپاس بۆ ڕێیەکانت بەڵێ چێمان لەگەڵە با فەرمێ بەڵێ وەڵاهی لە حەقەتدا هەر گروپێک خود هەر بابەتێک لە ئینتەرنێت کاک محەممەد لە سەید سادق کاک محەممەد سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاو لە سپاس بە قوربان باشی حواڵ باشە وەڵاهی نازانم کاک محەممەد تۆ ئەنتەرنێتت هەیە ئەنتەرنێت بەکاردێنی نەبخوا بە مۆبایل عادی تەلەفۆنم کرد بۆ جەناب مامۆستا دەستەکانت خۆش بێ بەخوا زۆر باشە وەڵاهی بابەتەکەیمە ئەوەیە کە ئەو ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتی و فەیسبوک و تیکتۆک و ئەو ئەنستیگرام و یوتیوب و ئەو بابەتانە نازانم جەنابەت چەندە ئاگات لێ دەزانی بەڕاستی ینی خەریکە کۆمەڵگاکەمان دەشێوێنێ والله مامۆستا گیان من کاکی بەتەمەنم مواریف 55 کۆمەڵە ڕەفیقمێ دەڕات و شووتی بەیەکەوەکەین هاوینان لەو دەشتە جارجانێ چوون بۆ مەتەقەی پێنجێن لەگەڵیانە بۆ خارچێک سوێن بەخوادانی شوین چایەکمان لێ نابوو ئەو فەیسبووکەی کردۆ تف لە من تف لە قارچک کە من چوون لەگەڵیانە بۆ قارچک بۆ ئەو شوێنە داشتی وایتە ئەو فەیسبووکانە عورەتی ئافراد عورەتی پیاو شتی ناشێری شتی نابەجێگە تف لەو کەسێک کامەی دروستکردو ئەمەی ناهێنا ناو کۆمەڵغی خۆمانەوە بەڵام کۆمەڵگاکەی ئێمە ئەمانەی خۆمان ئەم براگە ئەمانە کە خۆیان زۆر بە براگەورە ئێمە ئەم مەسەلەیان زۆر پێخۆشە بۆیە ئەواینا ئەوە خۆ زۆر ئاسانن کە نانی ئەو تۆڕە داخن تۆڕی ئەو تۆڕی ئەو مۆبایلە ئەنتەرنێت فەرسی هەیە بۆ مامۆستا تەوا خۆمان ناشرین مەزاگامان لە خۆمان نییە خدا ڕەحمکە یا ڕەبی خدا ڕەحمکە ئەرە وەڵا
أنا وأنا خدم شخصنا جناب دستكان خوش بێ نم سلاوم بو برنامج جوانكي برنامج كتانو كتانو اليوم عن إنسانك وبسومالي شيء قوربانی ئێوە زۆر سپاسان دەکەین دەستەکانتان خۆش بێ أجر ناولوش كان بو هذا من يكم كذب نسي بو هذا قوربانی تۆ بم ئینشاڵڵا بە نیەتمان هەمووی ئەوەیە کە لە هەر شوێنێک مسلمانێک ئازاری پێ بگا ئێمەش ئازارمان پێدەگا و دڵمان لەگەڵ یانە خوای پەروەردگار ئینشاڵڵا هەمومان ئەجرمان دەداتەوە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس سڵاو بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ ئەمە بە دوا پەیوەندی بێ بەڵێ با دوا پەیوەندی بێ لە بەرەوەی دیارە کاتەکەش بەرەو کۆتایی دەڕوا لە حەقەت ئەنتەرنێت تۆڕە کۆمەڵایەتەکان لە کاتێکا دەتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بکە ئەگەر ئێمە خۆمان وەکو مرۆڤ بتوانین بەکاری بێنین بە شێوەیەکی تەندروست بەڵام ئەگەر خوانەکە بە شێوازێکی ناتوندروست بەکاری بێنین ئەوەی دەبینین ئێستاکە لە واقعدا کە هەیە بەداخەوە ئیدی خەریکە تووشی دارمانێکی ئەخلاقی دارمانێکی کۆمەڵایەتی ببین و خەریکە دادگاکانمان پڕ بێ لە تەلاق و لە کێشە و لە مەشاکل و سزنەکان و بەڕاستی لەسەروی هەموو شوێ بەداخەوە ببێتە مایەی بێمتمانەیی و بێسیقەی لە نێو کۆمەلگادا ئەوە هەموو لەو حاڵەتانە ئەوە لەو کاتەوە دروست دەبێت کە ئێمە وەکو مرۆڤ وەکو گەورەکان نەتوانین کە ئەنتەرنێت بە شێوەیەکی تەندروست بەکاربێنین چ زای ئەو کاتە بتوانین کە ئێمە ڕۆڵەکانمان ئاراستەکەین تاوەکو بە شێوازێکی تەندروست بەکاری بێنین تا ئەڵقەیەکی تر تا بەرنامەیەکی تر من دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست خواتان لەگەڵ